لە ماوەی 6 مانگی ڕابردوو دەیان هێرشی موشەکی و درۆنکراوەتە سەر چێلگەنەوتیەکانی هەرێمی کوردستان. یاریدەدەری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانیش دەڵێت ئەم هێرشانە پەیامی سیاسییان بەدواوێ و دەیانەوێت هەرێمی کوردستان دەستبەرداری مافەکانی بێت. ئەیانەوێت زەخت لە هەرێمی کوردستان بکەن، لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کەمل بۆ هەندێک بابەت بات کە نە فیدرالیە، نە یاساییە، نە دەستوریە. ئێمە ئەمانەیە وەکو هەرێمی کوردستان، وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراق، لە چوارچێوەی دەستوری عێراق مافەکانی خۆمان بەدەستبێنین و هەموو ئەو ئیلتیزاماتانی لەسەر شانمانە جێبەجێکەین. ئەوەی ئێستا گوزارێت کۆمەڵێک گروپی تیرۆریستی کە هەندێک جار ئیعلانی خۆیانەکەن، باسی خۆیانەکەن کە ئەوانن کە ئەو هێرشە موشەکیان ناکەنە سەر هەرێمی کوردستان یاخود سەر کێڵگەنەوتی و غازیەکان، کاری تیرۆریستی و ترسنۆکانەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ڕۆژانە زیاتر لە 420,000 بەرمیل نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکات. شارەزایکی بواری ئابووریش دەڵێت بەردەوامبوونی هێرشەکان بۆ سەر کێڵگەنەوتیەکان و پاڵاوگەکان کاریگەریان لەسەر ئەو کۆمپانیا نێوتیانە دەبێت کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. لە ڕابردووشدا نەک لە تەنانەت لە چێلگە نەفتەکان هەر کاتێک مەترسێک لەسەر هەرێمی کوردستان بوو بیتن کۆمپانیاکان کەوتونەتە مەترسە و کەوتونەتە خۆیان و خاستن ئێستاکە کە ئەو هێرشە موشەشیانە لەسەر بە تایبەت لە چێلگە غازیەکانی کۆرمۆردا هەیە کۆمپانیاکان هەست بە مەترسیەک دەکەن. لەگەڵ ئەوەی تا ئێستا هێرشە موشەچیەکان بۆ سەر چێلگە و پاڵاوگە نەوتیەکانی هەرێمی کوردستان زیانی گیانی و مادی ئەو تۆیان لێ نەکەوتوتەوە، بەڵام چەندین جار ئاراستەی موشک و درۆنەکان ڕوویان لە پایتەختی هەرێمی کوردستان کردووە. قارەمەند زەوهەر، کورسات نیوز، هەولێر.